خاڵێکی تر کە پێویستە تەرکیزی لێ بکەینەوە مەسەلەی وەلا و بەڕاءە. مەسەلەی وەلا و بەڕاءەکە لە ناو بەینی سەلەفیەکانە زۆرینەی زۆری مەدرسەی سەلەفیەکە بە خەت و باڵەکانیانەوە زۆرینەی زۆری ئەڵەم نەک هەموو وەلایان لەگەڵ حکووماتی ناوچەکانی خۆیانە. طبعا کە ئەژلەم زۆرینە دیسانەوە زۆرترین هەر ئەو باڵی مەدخەلیەکانەگرێتەوە لە بەرەوەی مخابراتی سعودی و شێخ ڕەبیح و ئەوانی تر زیاتر ئەو باڵە تەشجیعەکەن و ناشیانە باڵە عیلمەکە جاری وا هەیە. خۆ ئەحمەد شاکر عالمێکی زۆر گەورەیە و بەقەدەر ئەلبانی گەورەیە و عالمێکی بەرزە و محەقیقێکی چاکە و بەڵام لە هەمان کاتە ئەتباعی بەقەدەر ئەتباعی شێخی ئەلبانی نییە. هەندێک لەم باڵە سەلەفیانە علاقیان بەسەر حکووماتی شۆ هەر نییە. ئەبینین ئەهلی حەدیث لە پاکستان خۆیان چەند مەدرسەیەکن. ئەوانەی کە لەگەڵ شێخ ئیحسان ئیلاهی ظەهیرا بوون ڕەحیمە الله لەگەڵ سوڵتەش بوون لە پەرلەمانە و بەشداری سیاسەت و ئەوانیان کردووە. بەڵام ئەوانەی لەگەڵ شێخ بەدیعوددین سندیا بوون ئەوانە دەرسی عیلمیان خوێندووە وەکو لا شێخ مەخبیل لە یەمەن. هەندێکی تر هەر لە سەلەفیەکان لە پاکستانیان لە یەمەن چاوکراوە بوون و زیتوریا بوون و ئیشوکاری خۆشیان کردو بانگەوازەکان بڵاو کردوەوە احتیمامیان بە دعوە و تەوحیدەکە داوە زیاتر لە مەسەلەی علمە شەرعیەکەشیان طبعا بە مقداری پێویست وەرگرتووە نەڕۆیشتون بە دوای مەسەلە سیاسیەکە. مەدرسە سەلەفیەکە بە شێوەیەکی گشتی مەدرسەی حرەکەتی محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمە الله یان مەدخەلیەکانی سەردەم کە لە شوێنانی تریش ئێستا هەریەکە بە نەوعێک ناویانە برێوە. لە سۆمال پیانوترە سەلەفی نوێ و لە سووریا پیانوترە حزب الولات و لە شوێنانی تر هەریەکە ناوێکیان هەیە مەژەڵەی مەدخەلی. ئەمانە زۆر لەگەڵ حکوومەتە تاغوتیەکانن. ئەمانە فتوایان وەرگرتووە کە ئەشێ جاسووسی لەسەر ئێمەی مسلمان یا باڵەکانی تری خۆیان بکەن و بەگرتیان بدەن. هەروەکو کە لە کوردستان بینیمان چۆن جاسووسیان لەسەر مامۆستا کامران چاوشین کرد لە هەولێر و بەگرتیاندا بە دەستی پارتی. مامۆستا کامران 85 کیلۆغرام بوو، دوای 8 مانگ زیندانی کە بەربوو 40 کیلۆی ماوت و ئێستاش لە حاڵەتێکایە خەڵک چاوەڕی مردنیەکە خوای گەورە عمری درێژکا بە چۆرای چاوی دژمنانی ئیسلام کە بەرامبەر بە یەکتری ئەوەندە توند و تیژ بن. سەبەبەکە ئەوەیە کە بڕیان بەم فرەدیدیە لە سەرەتاوە نەبووە. ئێمە بڕامان بەم فرەدیدیە هەیە چونکە خەڵکی لە چۆنیەتی تێگەیشتن و ڕادەی پابند بوون و چۆنیەتی گەیاندنەوەی جیاوازن لەبەرەوە فرەدیدیەکە بەشێکە لەم ئیسلامەتیە. بۆیە ئێمە لەگەڵ بە باڵ و خەتە جیاوازەکانی مەدرسەی سەلەفیە کە هەمویان بەبێ ئیستیسنا برامانن بما فيه مەدخەلیەکان و على رأسهم دکتۆر عەبدولەتیف. بە برای خۆمانیان نەزانین، بە مسلمانیان نەزانین، نوێژیان لە دواوەکەین. ئەوان بە مبتەدیعمان نەزانن، ئێمە ئەوان بە مبتەدیع نازانین. نوێژ لە دوامانەوە ناکەن، ئێمە نوێژیان لە دواوەکەین. لەسەرمان ناکەن و ئێمە لەسەریان نەکەینەوە. ڕۆژە لە ڕۆژانی بەخوا دەسەڵاتمان هەبوو بێ بەرگریمان لە یەک مسلمانێک کردو کە لە دوهۆک لە زاخۆ هەستمان پێ کردووە لە ژێر زەختایە. هەر وەختێکیش خوای گەورە ئەم قووەتەی بۆ ناردینەوە بەخوا لە لامان سۆفی و سەلەفی و ئیخوانی و کۆمەڵ و یەکگرت و هەرچی کەسێک کە هەیە مادام ئەهلی مزگەوتە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێک بەردەوام هاتوو چۆی مزگەوتی کرد شاهیدی بۆ بدەن کە ئەهلی ئیمانە. ئێمە وانە بە ئەهلی ئیمان نەزانین. ئێمە بە پێی سێ مەزهەبەکەیان نوێژنەکەرەکەی کە نایە بۆ مزگەوت هێشتا بە کافرماندا نەناوە بە کافری نازانین بە تەئکید ئەوانەی ناو ئەهلی مزگەوت بە مسلمان نەزانین. ئەنجا مەسەلەی کوفر بە تاغوتەوە جوزێکە لە شەرائیتی ئیمان و ڕوونکردنەوەی ئەوێ و هەیە جاهیلە و هەیە جەهلەکەی مڕەکەبە و هەیە نازانێ. ئەنجا هەیە گومڕابووە لەبەرەوەی یەکێک بۆی فتوای بۆ داوتێتی ئەمە ئیسلامەتیەکە. بەڵام فێر ببین گەڕێن و بە دوای دەلیلەکانە. جارێکی کە تەئکیدی لێکمەوە کە لەگەڵ باڵ و خەتە جیاوازەکانی مەدرسەکانی مەدرسەی سەلەفە یەک مەدرسەیەکە و لە ناو خۆیان جیاوازە هەروەکو کە ئیخوان مەدرسەیەکی فکری ئیسلامیە و لەگەڵ یەکتریا لە ناوە جیاوازیان لە نێوانە هەیە. بەڵکو لە ناو خودی ئیخوانە جاری وا هەیە جیاوازی لە نێوانی یوسف قەرزاوی و عەلی جرێشە و فەتحیەکن و لەگەڵ ئەو اختلافانە ئەیان بینی. بەڵام لە هەمان کاتیشە ئەبینین تەئسیری مەدرسە سەلەفیەکە لە ئیخوان هەیە، لە سۆفی هەیە، لە مەزهەبیەکان هەیە، لە جیهادیەکان هەیە، لە هەموو ئەوانە هەیە. ئەمە فەزلی خوای گەورەیە ئەوەلەن پاشانەگەڕێتەوە بە فەزلی مەدرسەی سەلەفی کە کاریگەریان هەبوو لە پاڵفتەکردنی عەقیدە، پاڵفتەکردنی عیبادەت و ڕەفتارەکانیش لە بیدعە. زۆر بە دەگمەنە بینی سەلەفیەک بیدعەیەکی هەیە.
چونکە ئەوەڵ شت کە ئیتیمامی پێدا عەقیدە و مەسەلەی پابەندبوونە بە سونەتی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام. هیچ جیهادیەک نابینی بیدعەی تیا بێ مەگەر نەزانێ، ئەجینا مصر نابێت لەسەر بیدعەکەی کە دەلیل پێ وترایە. لە قیاداتی ئیخوان ئەبینی سەلەفین، ئەکرەم ضیاء العومەری، عەبدولمنعم صالح العەلی لە عێراقا، ئەمە هەردووکیان کە زیندوونەوە الحەمدوللا ماون سەلەفین. عمر سلێمان الأشقر فلسطینیە، ئەبینی پیاوێکی سەلەفیە. قیاداتی ئیخوانی سەردەم تەأسیراتی سەلەفیان زۆرتر لەسەر، وەکو عەبدولفەتاح بۆ غودە بوو بێ، یا سەعید حەوا ڕەحمەتی خوایان لێ بێ، یا عومەر تلمسانی لە میسر، یا ئەوانی تر ڕەحمەتی خوا لەوانیش. کەوابوو چۆن تەأسیراتی مەدرسە ئیخوانیەکە لە هەندێک سەلەفی هەیە، وەکو ئەوانەی کوێیت، یعنی یەکێکی وەکو حاکم المطیری کابرایکی عالمیشە سەلەفیشە، کەس گومانی لە سەلەفیەتەکەی ئەو نییە، بەڵام کەوتۆتە ژەر تەأسیری مەدرسەی فکری ئیخوانیشە. لە هەمان کاتیشە مەدرسە سەلەفیەکەش کاریگەری لەسەر مەدرسە ئیخوانیەکە هەیە، هەروەکو کەوتم قیاداتی گەورەیان ئەبینی کە پابەندن بە سەلەفیەتەکە. لە وەرگرتنی دینەکە بە دەلیل، یا پێشتر لە عەقیدەکە کە عەقیدەیەکی پاک و صاف و مەسەلەی زۆر لە مەسائیلی شرکیات و بیدع هەمووی لە ناو جیلی سێ جیلی ئێستایە نەماوە. ئەوەش تەأسیری ئەم مەدرسە سەلەفیەیە کە بە هەموو خەت و باڵەکانیانەوە ئێمە پێویستە بەڕێزەوە تەماشایان بکەین، هەرچەنە لە ئینفعال و لە مناسەرەکردنی چۆرانەی نەفسی خۆیانە، یان لە بەرژەوەندی، یان لە تاکدیدی کە باوەڕی بە فرەدیدیەکە نییە، پێی وایە تەنها خۆی ڕاست. ئەوەش هەمان هەڵەیەکە ئەو برایانەی ترمان کە ئەهلی غوڵون لە تەکفیرکردنا کەوتونەتە ناوی، ئەمە پێویستە عیلاج بکرێت. و ئێمە باوەڕیشمان وایە بە لێک نزیک بوونەوەی زیاتر، بە تێکەڵاوی زۆرتر، بە موناقەشەی زۆرتر، بەگرتنی کۆڕی هاوبەشی نێوانی ئێمە و مەدرسە سەلەفیەکە زیاتر وردە ئەم شتانەمان بۆ ڕوو نەبێت. ئەگەر ئێمە سەیری دەلیلەکانمان هەمووی کردەوە لەسەر مەسەلەی حاکمیەت، کابرای مەدخەلی یان باڵە سەلەفیەکە لانی کە مەڵێ وەڵا برا من بڕام بەم دابەشکردنە نییە کە تەوحیدی حاکمیەت هەبێت، بەڵام ئەشزانم کە حاکمیەت بەشێکە لە ئولوهیەت، پێتەوا قوبوڵمانە، ئێمە چی ئیشکالێکمان لەمە هەیە؟ ئێمە بڕامان بەمە هەیە کە ئیستیخلاف وەزیفەی سەرەکی ئەم ئینسانەیە کە هاتۆتە سەر ئەرز. ئیستیخلاف بەشێکە لە عوبودیەتەکە کە خوای پەروەردگارە فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا لیعبودون لە سوورەی ذاریات. باشە خوای گەورە ئێمەی خەلق کردووە بۆ عیبادەت، بەڵام لە ضمنی ئەم عیبادەتەیە بە پێناسەی ئیمامی بن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێت، عیبادەت خۆی بریتە لە ناوێکی گشتگیری هەموو ئەو شتانێکی کە خوای گەورە ئەیەوێ. بینای ژوورێکی ترکە ئەەکەین مەسەلەی وەلا و بەراء، پێویستە تایە زۆر ڕۆشن و واضح بین تایە. وەلامان بۆ مسڵمانانە ئینەما وەلیوکم الله وەڕەسوولوه والذین ئامنوا، والذین ئامنوا ئەبێ وەکو ئێمە بن، چونکە ئەگەر وەکو ئێمە ئیمانیان نەهێنابوو هیدایەتیان وەرنەگرتووە. فإن آمنوا بمثل ما آمنتم به فقد اهتدوا. وەلی ئەمرەکە ئەگەر وەکو خۆمان باوەڕی نەهێنابێ بەم دینە بۆ تەنفیزکردنی ئەحکامی شەرعی نەبوو بێ بەدەسەڵاتدار، لە ئێمە نییە. وأولو الأمر منكم، ئەمە لە ئێمە نەماوە، وەلی ئەمر نەماوە ئەسڵا. لەبەرەوە لە مەسەلەی وەلا و بەڕائیشە پێویستە زۆر ڕاشکاوانە، زۆر ئاشکرا صریح و واضح ئاەتەکانی وەلا و بەڕامان هەیە. ئادەی کام سەلەفی هاتووە بە ڕووی حاکمێکی مرتەددا، مرتەد کە خۆی پێی مرتەد بێ، پێی وتبێ کەفەرنا بکم وبەدا بەینەنا وبەینەکم العەداوەة والبەغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده. کە ئەمە چۆن ئەمە کچێ ئەمەی وتو؟ ئەنجا ئەو هەموو ئاەتانەی وەلا و بەڕاکە هەیە. لەبەرەوە بیناکردنی ژوورێکی تر لەسەر مەسەلەی پەیوەندیەکان و سیاسەتە شەرعەکە و مەسەلەی وەلا و بەڕاکەیە کە لەگەڵ ئیخوانیشە بە هەمان شێوە هەمان. ئێمە نامانەوێت دکتۆر عەبدولەتیف بچێتە جەبهەی پارتی، هەروەکو ناشمانەوێت مەلا سەید ئەحمەد بچێتە جەبهەی پارتی، چونکە هەردووکیانمان پێ باتڵە، ئیشی هەردووکیانمان پێ ناشەرعیە، چونکە ئەوایە هەردووکیان على الأقل بیان وتایە با بەری ئەو بەریش مسلمانن، نوێژەکەن ئیماندارن، لا إله إلا الله بەرز کردوتەوە، خۆ بەری ئەو بەر زۆرتر نوێژەکەن وەک لە بەری ئەمبەر، قیادەی ئەو بەریش دینیان زۆرترەوە وەکو قیادەی ئەمبەر. على الأقل بڵێن قیتالی فیتنەیە، کاکە وەڵا کاکی پێشمەرگە مەڕۆ بۆ جەبهە، برا بۆ بکوژرێ لە قیتالی فیتنەیە، کە ئەمە هەڵوێستی عولەمانی سەلەف. لەبەرەوە لە مەسەلەی وەلا و بەراءەکە لەگەڵ مەدرسە سەلەفیەکەش هەجیاوازین،
تەرکیزی زۆرتر لێکەین و هەتاوەکو مسلمانی پاڵفتەمان بۆ دروست دەبێت کە بۆ خوا سڵحاوە، کە لە ناخیا نیەتی بۆ خوا پاکە، لە دەرەوەشیە لەگەڵ تاغوتانە ناچێتە یەکسەنگەر و لەسەر هیچ هەڵوێستێکیان بەشدار نابێت لەگەڵیانە ئیلا لە قەزەیەک ئاوێ خزمەتی خەڵکەکە بکاتەوەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەشداری حلفێکی کریا، بەشداری مناصەرەی مەزلومێکی کردو هەر لە قوڕێشە هەر لەو زەمانەیە کە جەنابی لە مەکە بوو عەلەیهی سەڵات وسەلام.